باشە ئەگەر بینە سەر لاشەی مرۆڤ سەها چەند لە ئاو پێک هاتووە و ئایا پێویستەکە لە ڕۆژانەیە چەندێک ئاو بخورێتەوە ڕێژەکەی لە نێوان ئافرەتان و پیاوانە جیاوازی هەیە؟ بنای خدای گەورە بەخشندە مێرەبان. طبعا ئاو وەک زانای مامۆستای باسی کرد ئاەتەکانی زۆرن پێویست ناکە هەمووی ئێمە شەرحەکەین، بەڵام ئێمە وەک گیان لەبەرکەوە ئینسان یەک لەو گیان لەبەرانەیە کە خوای پەروەردگار دروستی کردیان لە سوورەتی نور پێمان دەفەرمێ والله خلق كل دابة من ماء. خلق يعني دروستکردنی چۆن عرشه على الماء کە بدایەت ئاو هەبووە، دروستکردنی هەموو گیان لەبەران لە ئاو بووە، چونکە ئاو ئێستا مشاکل لە ڕووی پزیشکیەوە پێکاتەی هیچ گیانلەبەرێک نییە ڕوحی لەبەر لە میکرۆب لە ڤایرۆس لە حيوانات، فمنهم من يمشي على بطنه ومن يمشي على رجلين ومن يمشي على 4 هەمووی خشۆک و گەورە و گچکە لە 16 تا 7 ئاوە ئەوجە لە خەلیە لە دەماغیە لە ئۆرگانەکانە کلیە هەمووی ئەگەر بیتوێنیەوە حتا میوەکان ینی دوای هەندێکیان باسەکەین ئەوجە بە شیرنەکان و بە ترشەکانەوە هەمووی لە 150 تا 60 تا 7 لە ئاو دروست بووە. بۆیە ئەو بۆ ژیانی ئینسان زۆر زەرورە. یعنی ئێستا ئینسانێکی بینە ئەگەر وەزنی 70 تا 80 کیلۆ بیتن ناتوانێت لە 7 ڕۆژ بەبێ ئاو بژی. هیچ کەسێک نییە 7 ڕۆژ زیاتر لە ئاو بژی. خۆراک لەوانەیە دەگاتە 52 ڕۆژ. هەیە لە سزنەکان مانی دەگری بەس ئاوێ دەنێ 56 ڕۆژ دەژی، بەڵام بەبێ ئاو 7 ڕۆژ زیاتر ناژی، چکە لۆ پێکاتەی هەموو خانەکانی لەشمان لە دەماغی بگرێتە دەگاتە پێستەی هەمووی لە 6 تا 7 ئاوە. بۆیە ئاو لە ژیانی ئینسان زۆر مهمە. ئەگەر بێت و سوودەکانی ئاو باسیەوە کرد ئاو چەند بخورێتەوە. طبعا ئافرەت و پیا و فەرقی چییە؟ ئافرەت لەبەرەوەی چاوری زۆرە بۆیە عضلاتی کەمترە، خانەکانی لەشی لە ڕووی برێن عضلات ینی دەکات ماسوولکەکانی کەمترە، بۆیە ئاو کەمتر دەتوانێت بخواتەوە. ڕۆژانە لە وەرزی هاوین ئینسانێکی احتیادی لە نێرینە پێویستی بە 3.5 لیتر ئاو هەیە. چەند گڵاسەکە ئەگەر بە گڵاس ئەگەر هەر گلاسێکی 250 بیتن دەکات نزیکە 14 گلاس ئاوی پێویستە، گلاسی بچووک ناوی 150 ئەو ئێستا ئاوی پێ دەخۆنەوە 180 ئەوەیە سیسی تێدایە برێن ملی لیتری تێدایە، بەڵام ئەگەر 250 تێدا بیتن 1 لیتر دەکات 4 گلاس فیسێکە دەکات 12 ئەویش نیو تقریبا دەکات 2 گلاسی گەورە کەەوە دەکات 14 گلاسی گەورە دەبێ هاوینە بخورێتەوە. ئەوە لۆ پێویستی ژیان جاری وا ڕاضی دەکات جاریمان دەبی دەستە بە ڕۆژەوە دەبی زۆر زیاتر بخواتەوە. ئافرەت پێویستی بە 2 لیتر و 700 سیسی هەیە ڕۆژانە، ئەوە لە وەرزی هاوین. دەبەن لە وەرزی زستان لەبەرەوەی ڕۆژ بە قوت نییە، عرەقەی زۆر ناکەین، میتابۆلیزمی لە کاتی سەرمابوون کەم دەبتەوە، بۆیە دەتوانی ئاو کەمتر بخواتەوە، مەتەنتان لیترێک کەمتر بخواتەوە. هەردوو جنسەکە هەردوو ڕێگەزەکە لە مانجی برێن زستانکەوە لە وەرزی زستان لەبەرەوەی گوتمان دنیاگەرم نییە و ساردە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.